هەفتەی شوباتی 2011 ڕۆژێک بۆ هەمیشە لە یادمان دەمێنێتەوە. ڕۆژێک هەر بە بیستنی ناوی خوێندێتە پێشچاومان. هەفتەی شوبات ئەو ڕۆژەیە کە چەتەکانی پارتی وێچێتی بە گولەی ڕاستەوخۆ کەوتنە گیانی خۆپیشاندەرانی ڕاپەڕی و لە سیستەمی نادادی و گەندەڵی یەکێتی و پارتی. بۆیان دڵنیا کردینەوە کە ئەوان جگە لە دوو گروپی چەتەی و میلیشایی هیچی دیکە نەبوون و نین و نابن. لە هەفتەی شوباتی 2011 و ڕۆژانی دوایی هەزاران هاوڵاتی لە هەرێمی کوردستان بە تایبەت لە شاری سلێمانی ڕژانە سەر شەقامەکان هەموو بە یەک جاری شیعاری بڕوخێ دەگوترایەوە. جوڵانەوەکە لەوە دەچوو لە خۆپیشاندانێک بەردەستی بگرێتەوە، بەڵکو وەک ڕاپەڕینێک سەیر دەکرا. ئەم جوڵانەوە جەماوەریە دوو مانگی خایان لەم ماوەیەدا چەندان هاوڵاتی شەهید کران و سەدان کەسیش بریندار کران. زیندانەکانیش تون کران و چالاکوانی سیاسی و خەڵکی ڕاپەڕی و بەڵام بەداخەوە دوای دوو مانگ لە بەردەوامی جوڵانەوەکە بە زەبری هێز و کوشتن و لێدان و گرتن کبکرایەوە. بۆیە ئێمە وەک چالاکوانانی سیاسی لە وڵاتی بەریتانیا و وەک ڕێکخراوی هەفتەی شوبات بۆ مافەکانی مرۆڤ لە ڕێککەوتی هەفتەی دوو هەموو ساڵێکدا بەشێک لە شارەکانی بەریتانیا ئەم یادە دەخینەوە بیری هەموو ئەوانەی کە دەستیان هەبووە لە شەهیدکردنی هاوڵاتیان و بریندارکردنیان و بکەرانی ئەو ڕووداوە دڵنیا دەکەینەوە ئەم ڕۆژە و هەموو ئەو ڕۆژانەی کە تێیدا خوێنی خەڵکی برسیکراوی هەرێمی کوردستانە تێدا ڕێشتووە لە یاد ناکەین. هەمیشە بە هیوای ئەوەوە دەژین کە ئێوە ڕسوا بکەین و تۆڵەی خوێنی ئەو شەهیدانەی کە بە نەحەق ڕژاون و دەربەدەرکردنی گەنجان وەربگرینەوە. زۆر سوپاس.